باشە مەبەستمە گفتوگۆی زیاتر بکەم لەبارەی گرنگی بەشداریکردنی هەرێمی کوردستان لە چاوی کێوە سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا کوردستان بەڕێز دووری ئەبوزەیت. بەڕێز دووری زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵ کوردستان 24 سەرەتا پێم بڵێ بۆچی کۆڕبەندی ئابووری جیهانی داڤۆس سەکۆیەکی گرنگە کە لە نێوان کەرتی تایبەت و کەرتی گشتی. چونکە یەکێکە لەو شوێنانەی کە بەرپرسانی حکوومەت و بەرپرسانی کۆمپانیاکان و وەبەرهێنەران پێکەوە کۆ دەبنەوە لە یەک شوێندا و یەکتر دەبینن بۆ ئەوەی بیرۆکەکانیان ئاڵوگۆڕ پێ بکەن. ئەمە پلاتفۆرم و کۆڕبەندێکە بۆ چارەسەرکردنی کێشەکان، هەروەها بۆ قسەکردن دەربارەی ئاڵنگاریەکان و دۆخە داراییەکان. لەبەر ئەوە من پێم وایە کە ئەمە ڕێگەیەکە یاخود ستانداردێکە یاخود شوێنێکە بۆ ئەوەی کە لایانی حکومی و لایانی وەبەرهێنەر پێکەوە کۆ ببنەوە، هەروەها لایەنەکانی حکوومەت پلانی خۆیان بۆ وەبەرهێنەران ڕوون بکەنەوە. بەتایبەتی بەسم هەبوونی ماڵی کوردستانە کە زۆر گرنگە لە داڤۆس. ئەمە متمانە دروست دەکات بەلای وەبەرهێنەرە بیانیەکانەوە. ئەمە دەبێتە هۆکاری ڕاکێشانی وەبەرهێنەرە بیانیەکان، چونکە شوێنێکی زۆر گرنگە. وەبەرهێنەرانی بیانی چۆنە بۆ ماڵی کوردستان؟ من پێم وایە کە کوردستان کارێکی زۆر باشی کردووە لەو بارەیەوە. ئەم هەرێمە بە شێوەیەکی زۆر سەرکەوتوانە خۆی کردووەتەوە بەرەو ڕووی وەبەرهێنەرە بیانیەکاندا. هەندێک چاکسازی گرنگی کردووە، هەندێک کاری زۆر ناوازەی کردووە، هەندێک پێشوەچوونی بەرەو باشی بەخۆیەوە بینیوە. ئێمە لە کوردستان بینیومانە ئەو کارانە. بۆ نمونە مۆڵەت پێدان بە وەبەرهێنەران زۆر ئاسان بوو، ئێستا ئاسانکاری تێکراوە. کۆمپانیەکان زۆر ئاسانتر دەتوانن کە جەنابەت نزیکەی دەیە لە هەرێمی کوردستانە ژیت. پلانی حکوومەتی هەرێمی کوردستان پلانی استراتیژی درێژخایەنی چۆنە بینی لە بواری و ئابووری؟ بەڵێ من لە کوردستانم کۆمپانیاکەم نزیکەی 15 ساڵە بەسەر کەوتوانە لە هەرێمی کوردستان کار دەکات. من دەچمە ئەوریکا و دێمەوە، دەچمە وڵاتەکەی خۆم و دێمەوە. من لە 2011ەوە خەریکی ئەم کارم. پێم وایە کە هەرێمی کوردستان کارێکی زۆر بەمانا و زۆر ئەرێنی کردووە بۆ خەڵکەکەی و بۆ خاکەکەی. هەروەها ئابووریەکی باشی سەر پێ خستووە. بەردەوامیش لەناو ژینگەیەکی ئاڵۆزدا کاری کردووە. ژینگەکەی زۆر هاوکار نەبووە، بەڵام حکوومەت هەرێمی کوردستان توانیوێتی وەبەرهێنەری بیانی ڕابکێشێت، توانیوێتی خۆی لە گوشارەکان ڕزگار بکات، توانیوێتی سەقامگیری بەرەو پێشەوە ببات کە ئەمەش پێم وایە کە زۆر گرنگە. بۆ من زۆر چێژم وەرگرتووە کە لێرم جارێکی دیکەیش دەتنمەوێت ئەوە بڵێم کە ئەو چاکسازیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی زۆر گرنگ بووە، بە تایبەتی پێدانی مۆڵەت بە کۆمپانیاکان لەلایەکی دیکەوە هەلی کاری زۆری ڕەخساندووە. ینی پێت وایە کە هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە لە پتەوکردنی پەیوەندی ئابووریەکان و پێشخستنی گەشە پێدانی ئابووری؟ بەڵێ پێم وایە کە سەرکەوتوو بووە. من بڕوام وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان سەرکەوتوو بووە. زۆرش دڵنیام لەو قسەی خۆم، چونکە سەقامگیری بۆ ماوەیەکی درێژخایەن زۆر گرنگە بۆ هەر شوێنێک. هەروەها پێویستە ئێمە دەمانەوێت کە وەبەرهێنەران ڕابکێشین، هەروەها دەمانەوێت وەبەرهێنەرەکان بێن و متمانەیان هەبێت. ئەمە زۆر گرنگە کە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی. باشە بەڕێز دووری با پرسیارێک بکەم، ینی بۆ پێی کە جەنابەت ئێستا شارەزایت لە ئابووری هەرێمی کوردستان و دەشزانن کە بەردەوام وەبەرهێنەری بیانی دێنە هەرێمی کوردستان و وەبەرهێنان دەکەن بۆ ساڵانی داهاتوو
بە بۆچوونی ئێوە پێشنیاری ئێوە پێتان وایە کە لە چ سێکتەرێکی ئابووری کار بکرێت لە هەرێمی کوردستان و وەبەرهێنان بکرێت؟ ئەمە پرسیارێکی زۆر باشە. من پێم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆکوەزیران توانیوەتی ئابووری فرەچەشن کات. ئەگەر من بتوانم پێشنیازی بۆ بکەم، دەمەوێت ئەوە بڵێم کە دەمەوێت بڵێم کە گرنگی بۆ کەرتانە بدات کە هەلی کاری زیاتر دەڕەخسێن. ئێمە کەرتی وزەمان هەیە، کەرتی نەوت و گازمان هەیە، کەرتی کارەبامان هەیە. پێم وایە کەرتی کارەبا زۆر گرنگە بۆ هەموو کارتەکانی دیکە، چونکە هەموو کارتەکانی دیکە بۆ پەیوەستن. من دەبێت ئەوە بڵێم کە ئەگەر من بم گرنگی بە کشت و کاڵ دەدەم، گرنگی بە ئاودێری دەدەم، گرنگی بە ئاسانکاری بۆ بەرهێنەرەکان دەدەم. ئێمە بۆ ئاسانکاری بۆ بەرهێنەرەکان پێویستمان بە پلانی درێژخایانە، پێویستمان بە کارەبایە. ئەمە زۆر گرنگە. من پێم وایە کە کارەبا بنەمای هەموو سێکتەرەکانی دیکەیە. ئەگەر من بتوانم پێشنیاز بکەم، دەڵێم کە گرنگی زۆر بە کارەبا دەدەم. هەروەها دەمەوێت بڵێم کە ئەگەر من پێشنیاز بکەم، پێشنیازی ئاسانکاری بۆ بازرگانی لە سنوورەکانەوە دەکەم، چونکە ئەمە دەبێت هۆکاری ڕەخساندنی هەلی کار، هەروەها زیاتر گرنگی بە تەکنەلۆژیاکردنی کارتەکان دەدەم، زیاتر گرنگی بە گەشتیار دەدەم، گرنگی بە میوانداریکردنی گەشتیار دەدەم. لەلایەکی دیکەیشەوە وا لە کەرتی خوێندن دەکەم کە زیاتر هەرێمی کوردستان پێشوازیکەر بێت لە میوان دۆست بێت. ئەمانە زۆر گرنگن. لەلایەکی دیکەشەوە دەبێت بەڵام هەرێمی کوردستان هەر میوان دۆستن بەڕێز دووری. هەستان بەوە نەکردووە خۆتان پێشتر؟ بێگومان قسەکە دروستە، میوان دۆستن. حتمما بە دۆڵما میوانداری کراویت. باشە، با ئەوە بپرسم کە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت مسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بەڕووی زۆر ئاڵنگاری بوونەتەوە، زۆر قەیرانی ئابووریشمان هەبووە. نۆشی گیانت بێ، زۆر قەیرانی ئابووریمان هەبووە. ئەدا و سیاسەتی کارکردنی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چۆن دەبینن وەک بازرگانێک؟ بەڵێ من پێم وایە کە هەموو شتێکی زۆر باش بووە. جەنابی سەرۆکوەزیران بەردەوام خۆڕاگر بووە، هەروەها پراگماتیک و واقعەکەی خوێندووەتەوە. بەردەوام ڕوبەڕووی فشار بووەتەوە، فشاری ناوخۆی، فشاری دەرەکی، نەبوونی بودجە، قەیرانی دارایی. ئەو سەرباری هەموو ئەوانە بەردەوام بووە لە خزمەتکردنی کەرتی گشتی. پێم وایە کارەکانی زۆر ناوازە و سەرکەوتوو بوون، هەرچەندە کارەکانی ئاسان نەبووە، بەڵام زۆر سەرکەوتوانە ئەم کارانەی کردووە. و بۆ داهاتوویش پێویستە ئێمە دڵنیا بینەوە لەوەی کە ئێمە زیاتر شەفافیتمان هەبێت، زیاتر گرنگی بۆ بدەین پارە چۆن سەرفەکەین. هەروەها ئێمە بەردەوام گۆڕانکاری و بەردەوام چاکسازیمان هەبێت کە من زۆر دڵنیام جەنابی سەرۆکوەزیران کارێکی زۆر باش دەکات لەو بوارەیشدا. زۆر باشە، ینی خۆتان دەزانن ئاگادارن کە ناوچەکە دووکەڵی ئاگری شەڕی لێبەرزە بێتەوە، بەڵام هەرێمی کوردستان لەم ناوەندەدا ناوچەیەکی سەقامگیرە. ئەم سەقامگیریە چەند هاوکار و هۆکارە بۆ ئەوەی کەەوە بەرهێنەرانی بیانی زیاتر هاان بدرێن بێنە هەرێمی کوردستان و بەرهێنان بکەن و کەمتر ڕوو لە ناوچەکانی دیکە بکەن. بەڵێ هەرێمی کوردستان سەقامگیری و ئاسایشی هەرێمی کوردستان ئەمە بناغەیە بۆ کارکردن. هەروەها لە ناو تەواوی ناوچەکەدا هەمومان ئێمە ئەوە دەزانین کە باشترین شوێنە کە ئێمە هەست بە سەقامگیری بکەین. هەرێمی کوردستان سەقامگیرترین شوێنە. من هیوادارم ئەم سەقامگیریە بەردەوام بێت، چونکە بەردەوام و بەرهێنەرەکان چاویان لە سەقامگیری و ئاسایشە بۆ کارکردن. دەیانەوێت کە سەقامگیری ئابووریان هەبێت، دەیانەوێت و بەرهێنانیان هەبێت، دەیانەوێت یاسایان هەبێت، دەیانەوێت بەرهێنان دروست بکەن لە هەرێمی کوردستان، دەیانەوێت کۆمەڵێک یاسایان هەبێت کە یارمەتی و بەرهێنەر داد سەرکەوتوو بن. بەڵێ لە لووتکەی هەموو ئەمانە چی هەیە؟ سەقامگیری هەیە.
زۆر باشە بێگومان کوردستانت زۆر پێخۆش بووەوە سەرمایی خۆتێنا و لارێمی کوردستان و بەرێنانەکەی سواس دەکەم هەر سەرکەوتوبی بەڕێز زووریا بوزەی سەرۆکی ژووری بازرگانی ئەمریکا کوردستان لە هەولێر لەگەڵمان بووی دەست خۆش.